کەمبوونەوەی ئاماری ژنهێنان لە هەشتی ساڵی ڕابردوو تا دەگات بە ساڵی 97 ئاماری ژنهێنان لە وڵاتی ئێران لە 40% کەم بۆتەوە. لە ساڵانی ڕابردوو سیاسەتەکانی دڵخۆشکەری ڕژێمی کۆماری ئیسلامی بۆ ژنهێنان و مناڵهێنان لە ناو وڵاتی ئێران ئیجرا بوو و سنووریش لەسەر ڕێگای بەرگریکردن لە دووگیانی دانرا و ئیجرایی بووە. بەم حاڵیشەوە لە ساڵانی ڕابردوو بەهۆی سیاسەتەکانی دڵخۆشکەر و هەروەها دانانی سزا لە بڵاوبوونەوەی ئاماری ژنهێنانەکانی فەرمی و هەروەها دابەزینی زاوزوو لە بەرامبەردا ڕەوتی دیاردەی ژنهێنانی غەیرەڕەسمی ناسراو بە خوازبێنی سپی لە ئێران ڕووی لە زیادبوون کردووە. کۆمەڵگە ناسەکان و شرۆڤەکارانی کۆمەڵایەتی بۆ دیاردەی دابەزینی ئاماری ژنهێنان زیادبوونی خوازبێنی سپی بە هۆکارگەلێکی جۆراوجۆر ئاماژە دەکەن، وەکو هەڵاوەردنی مافی دژی ژن، یاسایی پیاوسالاری، گرانی، بەرزبوونەوەی بێکاری کە بۆتە هۆی زیادبوونی 1 ملیۆن بە حەشیمەتی پەراوێزنشینی ئێران. دۆخینە لەباری منداڵان وەکو هەزاران منداڵ کە تووشی بەدخۆراکی بوونە ناو ببەین.